تا ئێستا زانیاری جیاواز و ناچوون یەک لەبارەی تەقینەوەکەی سلێمانیەوە دێت. ئەوەی تا ئێستا یەکلایی بووەتەوە ئەوەیە ئۆتۆمبیلەکە بە بۆمبی لکێنرا و تەقێنراوەتەوە و درۆن لێی نەداوە. ئەم ئێوارەیە دژە تیرۆری کوردستان لە سەر پەیجەکەی خۆی ئەمەی نووسیوە. با گوێرەی زانیاریەکانی دژە تیرۆری کوردستان ئەمڕۆ سێشەممە 2 تەمووزی 2024 کاتژمێر 11:30 خولەکی پێشنیوەڕۆ لە گەڕێکی ڕاپەڕین لە شاری سلێمانی بۆمبێکی لکێنراو بە ئۆتۆمبیلێکی جۆری کیا سپۆرتاج تەقیەوە. لە کامدا 2 ئەندامی تەفگەری ئازادی سەر بە پەکەکە بەناوەکانی محەممەد خەلیل و محەممەد ئیبراهیم کە خەڵکی ڕۆژاوای کوردستانن بە سەختی بریندار بوون. بارگای سەرەکی دژە تیرۆری کوردستان لە هەولێرە، بەڵام هێشتا ئاسایشی سلێمانی ئەمەی پشتڕاست نەکردوێتەوە. پێشتریش تارا حوسێن هاوسەرۆکی تەفگەری ئازادی کوردستان قسەی بۆ 964 کردبوو، ئەوەی ڕەت کردبووەوە کە هیچ ئەندامێکی ئەوان لە تەقینەوەکەدا بەرکەوت بێت. سەرچاوەیەکی ئەمنی لە سلێمانی کە ئاگای لە ڕووداوەکە بوو پۆستەکەی ڕێی پێدەدات زانیاری وردی دەست بکەوێت بە 964 وت. ئەو ئۆتۆمبیلەی تەقیوەتەوە بە درۆن هێرشی نەکراوەتە سەر و پێدەچێت بۆمبی پێوە لکێنراو بێت. هەروەها سەلام عەبدولخالق وتەبێژی ئاسایشی سلێمانی بە 964 وت فیلمەکانیان خەریکی لێکۆڵینەوەن و جارێ نازانن چی بووە کە گەیشتنە ئەنجام زانیاریەکان بڵاو دەکەنەوە. ڕووداوەکە لە نزیک پرۆژەی میرانستی ڕوویدا لە گەڕێکی ڕاپەڕین. خەڵکی ئەو ناوە گوێیان لە دەنگێکی گەورە بوو. دوایەوەی سیارەیەک ئاگری لێبەرز بووەوە، هەروەها هەندێک پارچەی تەقینەوەکە کەوتۆتە ناو پرۆژەی میرانستی، بەڵام بەرکەس نەکەوتووە و سەلامەت بووە.